برام ئەو مەزرعی ئێستا کە ئەمن لە ناوی دەژیم 10 ساڵ پێش ئێستا بەخۆم دروستم کرد. واو تەنها 5 دۆنم بوو. 5 دۆنیش لە تەنیشتی بەتاڵ بوو. بەڕاستی ئەم شتم ڕوون کەتە سەرێ. گوتم با بیکڕمەوە. هەم کۆشکەشی گەورەی نەناو دروستکەم و هەمیش لە کۆر جیرانی بمەوە. وەڵای پرسیارم کرد گوتیان ئیژنەکە پیاوەکەی نەمایە. وەڵا گەڕام دیتمەوە ئەو خەزیز خانمە دەرچوو. بەڕاستی چوومە لای لێ بکڕم بەس نەیفرۆشت. چەند جار چوومە لای بڕوا بکە چوومە لای تکام لێ کرد. تکایە لۆ من باشە چکۆ لە تەنیشتە خۆمە پێم بفرۆشە. هەر نەیفرۆشت. بڕوا بکە برام بەخۆم چەند جار چوومە لای هاردەکەی پێ نەفرۆشتم. جگە لە خۆم چەند جار خەڵکی کەشم ڕەوانی لای کرد. پارەی دووقاتشمدایە بەس پێی نەفرۆشتم. داوەش باسکە کە پێم گوتی ئەمە نافرۆشم لۆ مستەقبەلی منداڵەکانمە. چەند عالەمت ئەنارد و ئەو تەنارکاکە نافرۆشم. ئاخیری زانیت گۆرانی کوڕم حەزی لە ئەوروپایە چوویە قەیوێت گرت. چە قسەی باقوبری قدلەوە کرد و هەتاکو قەناعەتت پێینە. گۆرانت لەمە هار کرد. هەموو ڕۆژێ دەهاتەوە ماڵە شەڕی لەگەرەکردنە گۆ دەبێ و ئادەی بفرۆشن. کوڕم نافرۆشن بابی من نافرۆشن ئەمەیە زراعەتێکی لەسەر ئەو ئادەی بکەمەوە مستەقبەلینگۆ. هەتاکو وەت کرد بە پێنج دەفتەری لە من دەستی مەدەرینە. گۆران ئەمەی بەجێهێشت و ڕۆیشتە ئەوروپا. دەزانین چێ 1 دیناری لۆمە بەجێ نەهێشت ئەمەی ئەوە هێشتینەوە. ئەوجا ڕووم لە خوای کرد کەسم نەما. ڕووم لە خوای کرد و دەستم بەرز کرد و گوتم خوا ئەو بارۆزە خێر لەو ئاردەی نەبینی لەو مەزرعەی نەبینی. لە هەمووی ناخۆشتر 10 ساڵە گۆران نەهاتیتەوە. ئەتوو بەو غەدرەی هەر ژیانی من تێک نەدا. خانەوادەت هەموو لێک کردی. شوبرا و براکانم گوتیان ئەگەر ڕازیبی بەوەی کە عادەکە بفرۆشرێتت حاژات لێکەی. ئەوە تا ماڵەکی سارد و سڵ کەس هاتو چۆم ناکە. لە هەمووی ناخۆشتر گۆران ساڵی 1 جارش تەلەفۆنم ئەگەر لۆ بکاتن. ئای بارۆزی برام زغەدرەکی گەورەت لەو بێوەژنەی کردیە. وەڵا برام ئەمن پارەم داینی بەخوای لێم کڕینە غەدرم لێ نەکردینە. من هیچ جیاوازیەک نابینم لە نێوان کڕین و داگیرکردنی. کاک بارۆز تو پیاوێکی دەستڕۆیشتوو بوویت. هەر ڕۆژە یەکێک تەنار دەستێتمان تا ئەو عەرزە لەژێر دەستمان دەرهێنا. بەسە مێشکم نا تۆ وات لە ئێمە کرد. ئەوە تا براکەم ئێمەی بەجێهێشتووە. ئەمن قەرەبووی هەموو شتێکتان لۆ دەکەمەوە. قەرەبوومانەکەیتەوە؟ قەرەبووی چی؟ دوایەوەی کە براکەم ئێمەی بەجێهێشت ئێستا لەوێ ژنێکی ناوە کە کەس نازانێت چێشە. ژنی نایە؟ چێ نازانی چێ کورد زانی؟ دایکە من داکم نەزانم. تەلەفۆنی بۆ کردم وتی بە دایکم مەڵێ بۆیە پێم نەوتی. نازانی چێ کچم؟ بە ئەزانم. دایە گۆران ژنێکی ناوە. چێ ئەو ژنە کچم پێم بڵێ. ژنەکە دەبڵێ کچم بڵێ دەی. دایە ئەو ژنە کافرە هیچ دینێکی نییە. دایکە وامەکە دایە جان دایکە بلا خەجیج بلا خەجیج. دایکە دایە جان. ئای دەدەم چای داوە. دایکە دایە جان. بلا خەجیج. هەستا ئەو خودایە